ڕاوێژکارێکی حکوومەتی هەرێم دەڵێت موچەی مانگی ڕابردوو بەهۆی خشتە نوێیەکەوە دواکەوتوو مانگی شوبات دوا ناکەوێت. گۆڕان پرۆژەیەکی چاکسازی ڕاگەیاند و داوا دەکات متمانە لە حکوومەت وەربگیرێتەوە یان بچووک بکرێتەوە. یەبەکە ڕایگەیاند تۆبارانی سوپای تورکیا بۆ سەر باکووری حەلەب بەردەوامە. فەڕەنساش داوا لە تورکیا دەکات کۆتایی بێرشەکانی بێنێت. This is NRT News. لێنارتیەوە جوانترین سڵاوتان لێبێ ڕاستەوخۆ لەگەڵتان دەبم لە پانۆرامای ڕووداوەکانەوە. ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیرانی هەرێم ڕایگەیاند موچەی مانگی شوبات لە کاتی خۆیدا دابش دەکرێ و هەر زیادبوونێکیش لە داهاتی حکوومەتدا بێ خشتەی نوێی موچە گۆڕانکاری بەسەردادێت. دڵشاد شەهاب لە بەرنامەی تاوتوی نارتیدا ڕایگەیاند دواکەوتنی دابشکردنی موچەی مانگیەک بەهۆی ئامادەنەبوونی خشتەی دابشکردنی موچەی فەرمانبەرانەوە بووە دوای پاشەکەوتکردنی موچەکەیان. ڕاشیگەیاند موچەی مانگی شوبات لە کاتی خۆیدا دابش دەکرێ و لە ئێستاشدا کار دەکرێت بۆ ئامادەکردنی ئەو پارەیە. ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیران ئاماژەی بۆش کرد بە پێی و داتایانەی لە بەردەستیاندایە داهاتی حکوومەت زیاد دەکات. هەر زیادبوونێکیش لە داهاتی حکوومەتی هەرێمدا ڕووبدات گۆڕانکاری بەسەر خشتەی دابشکردنی موچەدا دێت. حاضرکردنی ئەو قائیمانە بووەتە هوکاری ئەوەی کەوە با بڵێن ئەم موچەی مانگیەک دواکەوت کە ئەم قائیمانە زەبط بوون لە مانگی دووە ئەم موچە لە کاتی خۆیدا دەدرێت چونکە پێویستی بەم هەموو کاتەنیەوە حکوومەت یەک قەراریداوە لەگەڵ ڕاگەیاندنی خشتەکە باش هەر دەرفەتێک هەبێت بۆ ئەوەی کەوە داهاتی حکوومەتی هەرێمی پێ زیاد بێت لە داهاتی ناوخۆ بێت لە فرشتنی نەوت بێت لە وەرگرتنی قەرز بێت لە کەمکردنەوەی خەرجیەکان بێت لە نەهێشتنی زیادە ڕوویی و با بڵێن گەندەڵیەکان بێت لە هەر مەسال هەر مەجالێکدا شتێک کە ممکینیشە من ئومێدم وایە قەنەعاتشم وایە بە پێی ئەو داتانەی کە لە بەردەستدان ممکنە ئەمانە هەمووی ببنە سەبەبی ئەوەی کەوە زیادبوونێک لە داهاتدا دروست بێت و هەر زیادەیەکیش لە داهات بە تاکید دەبێتە سەبەبی پێداچوونەوە باو خشتەیەدا. وەزیری کاروباری کۆمەڵایەتی هەرێم ڕەتی دەکاتەوە کە بە خشتە نوێیەکەی موچە ڕازی بووبن و دەڵێ هیچ وەزیرێکی یەکگرتو و ئیمزایان لەسەر خشتەکە نەکردووە. لا ڕوونکردنەوەیەکدا محەممەد داودیانی وەزیری کاروباری کۆمەڵایەتی دەڵێت هەر بڕیارێکە لە ئەنجومەنی وەزیرانەوە بە زۆرینە و کەمینە دەرنەچێت ئەوان لی بەرپرسیار نین بۆی ئەوان بەی شێوەیە بەو خشتە نوێ ڕازی نەبوون. ڕاشیگەاندووە هیچ وەزیرێکی یەکگرتو و ئیمزای لەسەر بڕیاری پاشەکەوتکردنی موچە نەکردووە. ئەم ڕوونکردنەوەی وەزیری کاروباری کۆمەڵایەتی وەڵامدانەوە بوو بۆ قسەکانی دڵشاد شەهاب ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیرانی هەرێم کە لە بەرنامەی تاوتوێ نارتیدا ڕایگەیاند هەموو وەزیرانەی لە حکوومەتدان بە خشتەکە ڕازی بوون. بزوتنەوەی گۆڕان پرۆژەیەکی چاکسازی بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی و دۆخی سیاسی ئێستەی هەرێمی کوردستان ڕاگەیاند. لە پرۆژە چاکسازەکەی گۆڕانداتوە پێویستە دەست بەجێ سەرۆکی پەرلەمان بگەڕێتەوە سەر کارەکەی و پەرلەمان کارا بکرێتەوە و ڕۆڵی خۆی ببینێت لە جێبەجێکردنی ئەرکەکانیدا وەک پرسی سەرۆکایەتی هەرێم با پشتیوانیکردن لە پرۆژە بەشەکەی چوارلایەنەکە کە سیستەمی سیاسی لە هەرێم دەبێتە سیستەمی پەرلەمانی و هەڵبژاردننی سەرۆکی هەرێمیش لە پەرلەمان با هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم دەبێت. دەست بەجێ گەڕانەوەی سەرۆکی پەرلەمان ئەگەرچی بزوتنەوەی گۆڕان لە دوای 12 ئۆکتۆبەرەوە وەزیرەکانی لە حکوومەت دوور خراونەتەوە بەڵام پرۆژەیەکی چاکسازی دیکەی بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی و دۆخی سیاسی ئێستای هەرێم ڕاگەیاند. گۆڕان لە پرۆژە ئابووری و سیاسیەکەیدا پێشنیازی چارەسەری خستۆتە بەردەم ڕایگشتی و لایەنە پەیوەندیدارەکانی هەرێم لەو بەشەی پرۆژەکەدا کە تایبەتە بە چارەسەری قەیرانی سیاسی ئێستای هەرێم هاتووە پێویستە دەست بەجێ سەرۆکی پەرلەمان بگەڕێتەوە سەر کارەکەی و پارلەمان کارا بکرێتەوە و یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار بکرێتەوە. کاراکردنی ڕۆڵی پەرلەمان لە جێبەجێکردنی ئەرکەکانیدا بە پشتیوانیکردن لە پرۆژە هاوبەشەکەی 4 یان 5 فراکسیۆنی پەرلەمان کە سیستمی سیاسی لە کوردستانە سیستمێکی دیموکراتی پەرلەمانی بێت و سەرۆکی هەرێم لەلایەن پەرلەمانەوە هەڵبژێردرێت. گۆڕان داواشی کردووە لیژنەی نووسینەوەی دەستور دەست بەکارەکانی بکاتەوە ئاماژەی بۆ ئەوەش کردووە ڕیفراندۆم پرسێکی نیشتیمانیە نەک حیزبی بۆیە پێویستە ڕێکارە یاسایەکانی بسپێردرێت بە پەرلەمان بۆ ئەوەی ڕێوشوێنی پێویست بگرێتە بەر بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم لە سەربەخۆی کوردستان تا کۆتایی ئەم ساڵ. بڕیاردان لەسەر وەرگرتنەوەی متمانە
لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم یان گۆڕین و بچووکردنەوە و ڕێخستنەوەی. ڕیفراندۆم پرسێکی نیشتیمانیە نەک حیزبی، بۆیە پێویستە بڕیاردان لەسەر ئەم پرسە و ڕێکارە یاساییەکانی بسپێرێت بە پەرلەمانی کوردستان. ئەو بەشەی پرۆژەکەی گۆڕانکە تایبەتە بە چارەسەرکردنی قەیرانی دارایی هەرێم باسی لەوە کردووە پێویستە سامانی کەڵەکەبووی ناشەرعی بەرپرسە باڵەکانی حیزب و حکوومەت و کۆمپانیەکانی حیزب و لێپرسراوان و هاوبەش و پشکدارەکانیان لاگەڵ شیرینی گرێبەستەکانی نەوت و غاز لا بانکەکانی دەرەوە بێنرێنەوە بۆ وەزارەتی دارایی. لە هەمان کاتدا داوای ئاشکراکردنی بڕ و نرخی نەوتی فرۆشراوی مانگانەی هەرێمی کردووە و داواشی کردووە پارەکەی بگەڕێنرێتەوە بۆ وەزارەتی دارایی و گێڕانەوەی داهاتی نەوت و غاز و بەرهەمەکانیان کە لە ساڵی 2004ەوە تا 2014 لە ڕێی تانکەرەوە فرۆشراون و نەخراونەتە سەربودجەی گشتی هەرێم. دەست بەجێ هێنانەوەی داهاتی شیرینی گرێبەستەکانی نەوت و غاز بۆ حکوومەتی هەرێم، لابردنی وەزیری سامانە سروشتیەکان و ستافەکەی و دوورخستنەوەی ویان لە سێکتەرەکانی نەوت و غاز و زی هەرێم و لێپێچینەوە لە ئەندامانی ئەنجومەنی باڵای هەرێمی بۆ نەوت و غاز. ڕاگەیاندنی ئەم پرۆژە چاکسازی گۆڕان لە کاتێکدایە کە لە سەرەتای ئەم مانگەشدا تیمی وەزاری گۆڕان کە لە 4 وەزیر و سەرۆکی دەستەیەک پێگاتووە لە پرۆژەیەکدا چەند هەنگاویشان بۆ تێپەڕاندنی قەیرانی دارایی بۆ حکوومەت پێشنیاز کردهبوو. ئەمە سەرڕایەوەی تا ئێستا جگە لە گۆڕان هەرێک لە فراکسیۆنی یەگرتوو بزوتنەوەی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان پرۆژەی چاکسازیان ڕاگەیاندووە، بەڵام لێرەدا پرسیار ئەوەیە ئایەم پرۆژانە دەخرێنە بواری جێبەجێکردنەوە یان تەنها دەبنە مەرەکەبی سەر کاغەز و جێبەجێ ناکرێن. بژاردە بە غێنارتی سلێمانی. لا دوای کشانەوەی یەگرتوو لە لیژنەی کاراکردنەوەی پەرلەمان و حکوومەت ئەندامێکی مەکتەبی سیاسی و حەزب ڕێگەیان بە پارتی و گۆڕانیان و تۆ پێکەوە دابنیشن و کێشەکانیان چارەسەر بکەن. ئەندامێکی مەکتەبی سیاسی کێتیش دەڵێت لە ئێستادا کێشەکان دیاریکراون و لە دانیشتەکانی داهاتوودا چارەسەریان بۆ دەدۆزرێتەوە. لەگەڵ یەکگرتووشدا کۆ دەبنەوە تا بزانن هۆکاری پاشەکشەکان لە لیژنەکە چی بووە. لە دوای کشانەوەی یەگرتوو لە لیژنەی کاراکردنەوەی پەرلەمان و حکوومەت دۆخی سیاسی هەرێم بەرەو کوێ دەڕوات. یەگرتووی ئیسلامی دەڵێت ڕاستەوخۆ بە بزوتنەوەی گۆڕان و پارتیان وتووە پێکەوە دانیشتن و کێشەکانی نێوانیان چارەسەر بکەن. پەکخستنی پەرلەمان و حکوومەت و دا و دەستگا ڕسمیەکان و حتا چارەسەرکردنی پرسی سەرۆکاتی هەرێم ئەوانە بەڕاستی بڕیاری بەپەلەی دەوێت. ئەوە وەکو لە بەلاقی دوێنی ئەنجومەنی سەرکردایەتی ڕامانگەیان ئەو بڕیارە بەپەلەی لایەن چیەوە؟ لەلایەن ئەو لایەنانێکە پەیوەنددار پێمان باشە پارتی و گۆڕان ڕاستە خۆ دابنیشن. دەکرێت دوو لە چاوی کامێرا بێت بۆی قسەکانی خۆیان بکەن و داتریش بێن هەمومان ئەو دەستگانە بەکار بخینەوە. پێشمان گوتون ماردوولای خواستی ئەمەیە. چارەسەرکردنی دۆخی سیاسی هەرێم بارگرانەکەی کەوتۆتە سەرشانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەو پێیەی لە ئێستادا تەنیا یەکێتی لە لیژنەکەدا ماوەتەوە. لەبارەی کشانەوەی یەگرتووش لە لیژنەکە یەکێتی دەڵێت هیچ شتێکیان نییە بیڵێن، بەڵام پێویستە لەگەڵ یەگرتوو کۆ ببنەوە تا هۆکاری کشانەوەکەیان بزانن. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتیش دەڵێت لە ئێستادا کێشەکان دیاری کراون و لە دانیشتەکانی داهاتوودا چارەسەریان بۆ دەمیرێنەوە. ڕاستیدا ئێمە تا لەگەڵ خۆیان لە سەبەبی ئەم وەرگرتنی ئەم بریارە قسە نەکەین و نەکۆڵینەوە هیچ کۆمنتێکمان نییە لەسەرمەوە. پێم وایە ئێستا تقریبن تەشخیصی مەشاکلەکان کرایە دەمینێتەوە دەست بەکاربین بۆ جێبەجێکردن. تا ئێستا پارتی دیموکراتی کوردستان هیچ لێدوانێکی لەسەر کشانەوەی یەکگرتوو لە لیژنەی کاراکردنەوەی پەرلەمان و حکوومەت نەداوە. بەشێک لە بەرپرسانی حیزبیش دەڵێن پێویستە لایەنەکان لە هەوڵەکانیان بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە بەردەوام بن، چونکە قەیرانەکە تەنیا سیاسی نییە بەڵکو قەیرانی ئابووریش لە ئارادایە. یەکگرتووش خۆی لەناو لیژنەکەدا موافق بووە لەسەر ئەوەی کەوە کوبوونەوەکە دوا بخرێتن بۆ کاتێکی تر. بە قەنەعەتی من بە بڕۆی من دەبووایە برادەرانی یەکگرتوو ئینتیزاری کوبوونەوەی ئایندا بکەن، تاڕحەکانی خۆیان لە کوبوونەوەکەدا بخەنە ڕوو، لە حەزوری سەرۆکی هەرێمدا بخەنە ڕوو. کشانەوەی یەکگرتوو لە لیژنەکە ئەوە دەسەڵمێنێت کە خودی لیژنەکەش کێشەی هەیە و بەو دەردەی برد کە ئێستا هەیە. بە جۆرێک لە کۆی 5 لایەنە سەرەکیەکەی هەرێم تەنیا
دوو لایەن بەشدارن تیایدا. هەموو حزب و لایەنە سیاسەکان دەڵێن پێویستە پەلە بکرێت لە کاراکردنەوەی حکوومەت و پەرلەماندا، بەڵام هیچ لایەنێکیش هەنگاوی کردداری نەناوە بۆ ئەم کارە. بەخشانەوەی یەکگرتو ئیسلامی چ ئاسۆیەک دەمێنێت بۆ ئەوەی حکوومەت و پەرلەمان کارا بکرێتەوە. ڕێبارکاکەی یەنارتی هەولێر. تا ئێستا زۆرترین لیژنە بۆ چارەسەرکردنی کێشە و قەیرانەکانی هەرێمی کوردستان پێگەنراون، بەڵام هیچ کام لەو لیژنانە ئەنجامیان نەبووە. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتیش هۆکاری بێئەنجامی لیژنەکان دەگەڕێنێتەوە بۆ نەبوونی متمانە لە نێوان لایەنەکاندا و ئەندامێکی سەرکردایەتی یەکگرتوش دەڵێت لە هەرێمی کوردستان ئەگەر بتەوێت کارێک ئەنجامی نەبێ ئەوە لیژنەیەکی بۆ پێک بێنە. هیچ کات هێندەی ئەم چەند ساڵی ڕابردوو لیژنە بۆ چارەسەری کێشە و قەیرانەکان پێک نەهێنراوە، بەڵام تا ئێستا هەموو قەیرانەکان وەک خۆیان ماون و لیژنەکانیش هیچیان لە دۆخەکان نەگۆڕیوە. کێشە سیاسی و دارایەکانی هەرێم دایان لیژنیان بۆ پێگەندرا، بەڵام سەرجەمیان بێ ئەنجام کۆتایی بە کارەکانیان هات و هیچ بەرهەمێکیان نەبووە. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتیش پێی وایە هۆکاری بێ ئەنجامی لیژنەکان هێندەی بێمتمانەی و نەبوونی ئیرادەی چارەسەرە لای لایەنەکان هێندە میکانیزمی کارکردنی لیژنەکان نییە. هەندێک جار بێ ئێرادەی لایەنەکانە کە ناتوانن ناوڕۆکی ئەرچی لیژنەکە سەر بخەن هەندێک جار و هەندێک جار لایەن هەیە لە ناو لایەنەکانە نایەوێت ئەنجامەکە بەو ئەنجامە بگات کە خۆی نایەوێت پێی بگات. خەلەلەکە لە سیستمەکە لەو لایەنانەیە کە کار بە سیستمەکە ناکەن. هەندێک جار گرفتی بێ ئەنجامی لیژنەکان بۆ بێدەسەڵاتی ئەندامەکانی دەژێردرێتەوە، بەڵام دوهەمین لیژنە کە بۆ کاراکردنەوەی پارلەمان و حکومەت پێگەنرا ئەندامەکانی کەسی باڵادەستی حیزبەکان بوون و ئەمانیش بێ ئەنجام بوون. ئەندامێکی سەرکردایەتی یەکگرتوش کە لە لیژنەی کاراکردنەوەی پارلەمان و حکومەت کشانەوە دەڵێت لە کوردستان هەر کارێک کە دەتەوێت جێبەجێ نەکرێت لیژنەیەکی بۆ پێک بێنە. لەبەر ئەوەی کێشەکانی کوردستان هەر خۆیان پێویستیان بە دروستکردنی لیژنە نییە، پێویستیان بە ئیرادە هەیە، ئیرادەیەکی بڕیاردان. لەبەر ئەوەی ئیرادەی بڕیاردان لە کوردستانە زەعیفە لیژنەی بۆ پێگەێنرە، بۆیە لیژنەکان ناتوان هەدەف بکەن. وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی دەڵێت لاسەنگی بەرژەوەندێت تایبەتەکانی لایەنە سیاسیەکان لە ڕابردوودا هۆکاری شکستی لیژنەکان بوون، بەڵام پێی وایە یەکگرتو لە کشانەوەی لە لیژنەی کاراکردنەوەی پەرلەمان و حکومەتدا پەلەی کردووە. بەرژەوەندی سیاسی لایەنەکان لە ئەنجامی لیژنەکە هاوسەنگ نییە بۆیە لیژنە ناکاتە نەتیجە. سەبارەت بە ئێستا پێم وابێ ئێستا جیاوازترە لە جاران، چونکە دۆخی کوردستان دۆخێکی ئاڵۆزە، بۆیە بەڕای من لەم قۆناغا بە تایبەتی ئەو کۆمیتەی سەرۆک دروست کردووە ئەبێ لایەنەکان مادەم سێ لایەن لەو کۆمیتیان من نازانم ئاماژەکانی وازێنانی یەکگرتوو لەو لیژنەیە چییە و بۆ خۆیان ڕسمی سیاسەتی خۆیانەکەن، بەڵام بەڕای من چاوەڕێیان کرا تا سەرۆک هاتووە. ئەندامێکی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی پێی وایە لە بنەڕەتدانیەتی چارەسەر لە پێگەنانی لیژنەکاندا نییە و هەندێک بابەتیش کاری دامەزراوە یاساییەکانە، بەڵام بۆ بەلاڕێدا بردنیان لیژنیان بۆ پێک دێنرێت. لەبەر ئەوەشە کە لیژنەکان هیچ کاتێک ئەنجامیان نەبووە. هەر لە سەرەتاوە نیەت بۆ چارەسەری ئەم گرفتانە نییە، ئەم لیژنانەش دەرئەنجامی ئەو نیەت و مەبەستانەیە کە لیژنەکانی بۆ پێک دێ، پێویستە بە ئیرادە و بە جورئەتێکی گەورە هەیە بۆ هەموو ئەو ئەرکومەهامانەی کە لیژنەکانی بۆ پێک دەهێنرێ. ئەگەرچی زۆرجار نیەتی هێنانەدی یەکسانی و دادپەروەری بۆ چارەسەری کێشەکان دەکرێتە هۆکار بۆ پێگەێنانی لیژنەکان، بەڵام ئەندامێکی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان پێگەێنانی لیژنە بە هۆکاری سەروەر نەبوونی یاسا دەزانێت و دەڵێت ئەگەر یاسا وەک خۆی جێبەجێ بکرایە هیچ کات پێویستمان بە لیژنە نەبوو. کە ئیرادەی جددی نەبێ هیچ لیژنێکش ئێمە پێمان وانە نەتیجە هەبێت. دووەم خاڵشەوەیە کە لە کوردستانە هیچ کاتێک یاسا سەروەر نەبووە. ئەگەر بایە تو لە کوردستان و لە ماوەی ڕابردوو هەموو یاسانی لە پەرلەمانە جێبەجێ بکرایە هیچ کات پێویستمان بە لیژنە و لیژنەکاری نەبوو بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی ئێستا هەرێمی کوردستان. لە ساڵانی ڕابردوو هەر کات کێشەیەک لە هەرێمی کوردستاندا بەرەو بنبەست و قوڵبوونەوە چوو بێت بۆ چارەسەرکردنی لیژنە پێگەنراوە، بەڵام تا ئێستا هیچ کام لەو لیژنانە ئەنجامیان نەبوو. بەشێک لە لایەنە سیاسیەکانیش پێیان وایە لیژنە بۆ بیربردنەوەی کێشەکانە نەک چارەسەرکردنیان. دەیان لیژنەی بێئەنجام لە ساڵانی ڕابردوو وای لە هاوڵاتیانی ئەم هەرێمە کرد کە بڵێن هەر کێشەیەک لیژنەی بۆ دروستکرا چارەسەر نابێت. هەندێکیش بە زمانی خۆیان دەڵێن خێری بۆ بکە. ئاخۆکەی متمانی نێوان لایەنە سیاسیەکان دەگاتە ئەو ئاستەی لیژنەکان هۆی چارەسەر بن و خێری نەوێت. هاوکار یاسین NRT سلێمانی.
سەرۆکوەزیرانی تورکیا ڕایگەیان کاتێک داعش گەیشتە نزیک گەولێر یەکەم وڵات بوون بانای هەولێرەوە چوون. ئەحمەد داودۆغڵو سەرۆکوەزیرانی تورکیا ئاماژەی بۆش کرد پێویستەوە بزانرێت کە کورد هاوڵاتی ڕەسەنی ئەوان و هیچ کات سیاسەتی تورکیا لەسەر بنەمای ڕەگەز و مەزەب نەبووە. ڕاشیگەیان یەپەکە ڕێکخراوێکی کوردی نییە بەڵکو پەکەکە و یەپەکە ڕێکخراوێکی تیرۆریستین و کاتێک باز لە نوێنەرانی شەرعی گەلی کورد دەکرێت حکومەتی هەرێمی کوردستان عێراقە کە تورکیا پاراستنیان دەگرێت ئەستۆ. ڕاشیگەیان لە ساڵانی ڕابردووشدا کاتێک سەدام حوسێن چەکی کیمیایی دژی کورد بەکارهێنا تورکیا یەکەم وڵات بوو کە بەهانایانەوە چوو. ئەمە لە کاتێکدا بارزانی لە کاتی پێشوازیکردنی لە وەزیری دەرەوەی ئێران لە مانگی یابی ساڵی 2014 سوپاسی کۆماری ئیسلامی ئێرانی کردبوو و هاوکاری و یارمەتیەی لە شەڕی دژی داعشدا پێشکەش هەرێمی کوردستانی کردبوو. هەروەها بەرپرسانی کوردیش چەند جارێ ئاماژیان بۆ کردووە کە ئێران یەکەم وڵات بۆ هاوکاری هەرێمی کردووە. هاوکا دەردوای هێرشەکانی داعش بۆ سەر ناوچەکانی هەرێمی کوردستان. فواد حوسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم ڕایگەیان تورکیا بێهیوای کردوون لە هاوکاریەکانی بۆ هەرێم و بە پێی زانیاریەکانی ناتیش هەرەو کاتە فواد حوسێن داوای لە تورکیا کردبوو ئەو تانکانە بجوڵێنێک کە لە بنکەی سەربازی بامەڕنێ جێگیرکرابوون بەڵام تورکیا ڕەتی کردوتەوە. بەڵە بەڕێزان دوایەوەی وەفدێکی پەرلەمانی هەدەپا یاخود وەفدێک لە پەرلەمانتەرانی هەدەپە سەردانی ئەمریکایان کرد بۆ کۆبوونەوە لەگەڵ کۆنگرێس و کۆمەڵە داواکاریان هەبوو بۆ زانەری زیاتر لەسەر سەردانی وەفدەی هەدەپە و داواکاریەکانیان و وەڵامی کاربەدەستانی ئەمریکا و کۆنگرێسی ئەمریکا دەچینە لای پامنێری ناتی لە واشنگتن هونەر ئەنوەر هونەرم کاتت باش ئەو وەفدە کێ بوون بۆچی سەردانی ئەمریکایان کرد داواکاریان چی بوو لە بەرپرسانی ئەمریکا و کۆنگرێسی ئەمریکا وەڵامی کۆنگرێسی ئەمریکا چی بوو؟ سڵاوتان لێبێ دوای ئەوەی کە شاندێکی هەدەپە بە سەرۆکایەتی عوسمان بایدەمیر هەروەها دکتۆر هیشیار ئۆزەی سەردانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایان کرد بەمەبەستی گەیاندنی نیگەرانیەکانی کورد لەبارەی ئەو دەستدرێژیانەی کە لەلایەن حکوومەتی تورکیاوە لە چەند ناوچەیەکی کوردی تورکیا دەستی پێکردووە. وەفدەکە داواکاریان لە کۆنگرێسی ئەمریکا و هەروەها ئیدارەی باراک ئۆباما کرد بەوەی کە فشاری پێویست بکەنە سەر حکوومەتی تورکیا بۆ وەستاندنی دەستدرێژیەکانی دژی گەلی کورد لە تورکیادا وەکو ئەزانرێت تاکو ئێستا 458 هاوڵاتی سیڤیل بوونەتە قوربانی هەروەها ژمارەیەکی زۆریش لە شار و شارۆچکە کوردیەکان ناسەقامگیری تیاکەوتووە بەم مەبەستا هاتوون نیگەرانەکانی کورد بگەن بە کۆشکی سپی هەروەها بیگەن بە کۆنگرێس لە ماوەی ڕابردوودا نزیکەی 4 ڕۆژە کۆبوونەوەی ئەم شاندە بەردەوامە لە واشنگتن لە ئەسنای زیارەتەکەیاندا سەردانی کۆنگرێسیان کرد لەگەڵ چەند ئەندامێکی ئەنجومەنی پیران هەروەها ئەنجومەنی نوێنەران کۆبوونەوەیان کرد داواکاریەکەیان گەیاند وەڵامی کۆنگرێسی ئەمریکاش ئەوە بوو کە لە ماوەیەشی نزیکدا ئەنجومەنی نوێنەران جەلسەیەک دانیشتنێک ساز دەکات بە نسبەت ئەو بارودۆخەی کە لە تورکیادا هەیە و بزەبێت ئەو ناسەقامگیری کە لە ناوچە کوردیەکان هەیە بەمە بەستا ئەم دانیشتنە ساز دەکرێت کە تایدا نیگەرانەکانی کورد باز دەکرێت و ئیدارەی ئۆباما ڕادەسپێڕێ بۆ دروستکردنی فشاری پێویست لەسەر تووشا مەبەستی وەستانی هێرشەکان. بەڵێ هونەرە نۆر پامنێری ناتی لە واشنگتن سپاس بۆ زانیاریەکانت. بەردەوامی کۆنگرێ یاسایشی میونخ کۆتایی بەکارەکانی خۆی هێنا و هەرچەندە بڕیار بوو بارزانی بەشداری لە پانێڵێکدا بکات بەڵام بەشدار نەبوو. ماڵپەڕی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە 11 شوبادا ڕایگەیان بارزانی لە کۆنگرێ یاسایشی میونخ لە پانێڵێکدا بەشداری دەکات کە تایبەت دەبێت بە بارودۆخی سیاسی و ئەمنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سەرکەوتنی هێزی پێشمەرگەی کوردستان و بارودۆخی هەرێمی کوردستان بەڵام بارزانی بەشداری هیچ پانێڵێکی نەکرد لە کۆنگرەکەدا. بامان شێوە لە ئەجەندای کۆنگرەی میونخ لە پانێڵی جینۆسایدی نوێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ناوی بارزانی هاتبوو بەڵام لە دوهەمین ڕۆژی کۆنگرەکەدا تەنها ناوی بارزانی لە ئەجەندای ئەو پانێڵەی کۆنگرەکەدا سڕایەوە هەرچەندە ناوی بارزانی لە دوهەمین ڕۆژدا لە ئەجەندای کۆنگرەکەدا نەمابوو بەڵام میدیەکانی پارتی جەختیان دەکردەوە لەوەی بارزانی لە پانێڵێکی تایبەت بەشداری دەکات وتەی دەبێت بەڵام پاش کۆتایەتین کۆنگرەکە بەپێی بەشداری بارزانی بەبێ بەشداری بارزانی نەمیدیەکانی پارتی و نەسەرۆکایەتی هەرێم هیچ ڕوونکردنەوەیکیان لەباری هۆکاری بەشداری نەکردنی بارزانی و نەخستۆتە ڕوو. بارزانی لە پراوێزی کۆنگرێ یاسایشی میونخ لیداری لەگەڵ ژمارەیەک لە بەرپرسانی باڵای ئەمریکا و وڵاتانی ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەنجامدا کە پرسەکانی شەڕی دژی داعش و پرسی ڕیفراندۆم و دۆخی یابووری هەرێمی کوردستانیان تاوتوێ کردبوو.
یەپەکە ڕایگەیان تۆبارانی سوپای تورکیا بۆ سەر باکووری شاری حەلب بەردەوامە و فەڕەنساش داوا لە تورکیا دەکا کۆتایی بە هێرشەکانی بێنێت. فڕات خەلیل بوتەبێژ یەکینەکانی پاراستنی گەل یەپەکە بە هێنارتی ڕاگەیان تۆبارانەکانی سوپای تورکیا بۆ سەر ناوچەکانی ژێردەسەڵات یەپەکە بەردەوامە و تا ئێستا 4 کەس کوژراون و 8 کەسی دیکەش بریندار بوون. ڕاشیگەیان 2 لە کوژراوەکان هاوڵاتی مەدەنین و دوانەکەی تریشیان شەڕوانی یەپەکەن. وتیشی تۆبارانەکان گوندانەکانی کەفرجنە و کیڤار و مالکی گرتوتەوە کە دەکەونە باکووری شاری حەلەبەوە. ئەوەش لە دوایەوە دێت کە ئەو ناوچانە لە چەند ڕۆژی ڕابردوودا لەلایەن هێزەکانی سووریای دیموکراتەوە کۆنتڕۆڵکرانەوە. هاوکات وەزیری دەرەوەی فەڕەنساش داوای لە حکوومەتی تورکیا کردووە کۆتایی بە هێرشەکانی بێنێ بۆ سەر شەڕبانانی یەپەکە و ڕاشی گەیاندووە. فەڕەنسا نیگەرانە لەسەر بەردەوامی دۆخەکە. ماوەی 2 ڕۆژە سوپای تورکیا تۆبارانی باکووری شاری حەلب دەکا و ئەحمەد داودۆغڵۆ سەرۆکوەزیرانی تورکیاش لە میانی پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ ئەنگێلا مێرکەڵ ڕاوێژکاری ئەڵمانیا سووربوونی وڵاتەکەی دووپات کردوتەوە بۆ بەردەومیدان بە تۆبارانکردنی سوپای وڵاتەکە. هاوکات میدیاکانی نزیک لە حکوومەتی تورکیاش دەڵێن باوەی تۆپبارانەکەەوە 35 چەکدار یەپەکە کوژراون. بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی ڕایگەیان ئەگەر پرۆگرامی خوێندنی ئەم ساڵ تەواو نەکران ناچار دەبن لە پشۆکانی بار و هاویندا درێژە بە خوێندن بدەن. مامۆستایانیش دەڵێن بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن بەویستی خۆیان نەبووە بەڵکو لەلایەن حکوومەتەوە بەسەریاندا سەپێنراوە. باجیان دەوام هەیە؟ نەوەڵانیە بە ساقەوم. چەند ڕۆژە دەوام نییە؟ لەگەڵام 20 ڕۆژە نییە. بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن لەلایەن مامۆستایانەوە لە شاری سلێمانی و چەند شارێکی تری هەرێمی کوردستان بەردەوامە و چارەنووسی ساڵێکی خوێندکاران دەبەسترێتەوە بە پێدانی موچەی مامۆستاکانیانەوە. ئەگەر پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان بە پێی پێوەرەکانی نەتەوە یەکگرتوەکان نەبێت و مامۆستایان بەردەوام بن لە بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن ئەگەری هەیە خوێندنی ئەمساڵی زانکۆکان هەژمار نەکرێت. تەلەبە زۆر سەربەتەوانێ زۆبیان تااقەتی مەکتەبیان لی نەماوە هیواژ ئەوانی کە مامۆستا خصوصی شتیان ئێوانە بە تەواتی دەرسی خۆیان هیچ کێشەیشان نییە بەزی ترەوانەی کە فەقیرن کێشیان زۆر بە دروستە بێ لەوانەیە ئیوایەتە تەحملی و زەختە ناغە کە مامۆسالی بکە. تەلەبەی پۆلیسەژی زۆر سەرری کردووە هەندێکشەژی تەلەبەی پۆلەکانی تری زۆر سەرریان کردووەدارم حکوومەت چارەسەری بۆم بایکۆتە بدۆزێتەوە. بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی ڕایگەیاند ئەگەر نەتوانرا پرۆگرامی خوێندن بۆ وەرزی دووهەم لە کاتی خۆیدا تەواو بکرێت ناچار دەبن لە پشوەکانی بەهار و هاویندا درێژە بە پرۆسەی خوێندن بدەن. ئەگەر هاتوو درێژەی خایان ئێمە کۆمەڵێک پشومان هەیە هی بەهارە و هەروەها نزیکەی 2 مانگ پشومان هەیە پشووی هاوینە ئەتوانین کە ئەوش ئەرکوماندومونەکەی چێتە سەر مامۆستا و خوێندکارانیان ئەتوانین تعویزی ئەو ماوەی بایکۆت بینەوە بەمەرجێگەر ئەگەر مامۆستایان ڕازی بن. مامۆستایانیش دەڵێن بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن بەویست و هەڵبژاردننی خۆیان نەبووە بەڵکو لەلایەن حکوومەتەوە بە سەریاندا سەپێنراوە. ئێمە وەکو مامۆستایان دەرگانەما لێ نەدەین هەر 5 حزبەکەی پێکێنەری حکوومەت لە بچووکترین بەرپرسی پەروەردەوە هەتاکو و وەزیری پەروەردە سەرۆکی حکوومەت ئێمە چوینە لای ون خۆم شخصی بە سەرۆکی حکوومەتم وت کە بەڕاستی ئێمە لە سلێمانیەوە هاتوین بۆ لات بۆی داوات لێ بکەین چیتر پەروەردە پەکمەخە ئێمە مامۆستایان خۆمان بە خاوەنی ڕاستەقینەی پرۆسی پەروەردە ئەزانین و نامانەوێت بەڕاستی پەروەردە پەکی بکەوێت ئەو حکوومەت و دەسەڵاتە کە بێباکە بەرامبەر پەکخستنی پەروەردە. ئەندامێکی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان دەڵێت ئەگەر لە ئێستاشدا کۆتایی بە بایکۆت بهێنرێت دەتوانرێت پشووی بەهارەکەم بکرێتەوە و قەرەبووی ئەو ماوەیە بکرێتەوە. لەگەڵ وەزارەتی پەروەردەشە ئەوانە لە با بڵین ئەتوان قەرەبوو بکەنەوە ینی بۆ نمونە مانگی 3 مانگی 6 ینی حاڵتی قەرەبووکردنەوەیان لە بەردەستایە هاوکات وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە و سەرۆکاتی زانکۆی سلێمانیش هەمویان ڕاگەیەنراوە ینی قسەیان کردووە لەو بارەیەوە کە هەم حکوومەت بەهانایانەوە بچێ دۆخی دارایی و قەیرانی دارایی چارەسەر کاتچکە ناکرێت بەڕاستی مامۆساش موچەی نەبێ فەرمانبەر موچەی نەبێ و دۆخەکە دۆخێک بێت کە ئاسایی بۆ خوێندن هەمیش وا بێت کە پرۆسی خوێندن پەچینەکەوێت لە هەرێمی کوردستان کەواتە بەرپرسیارەتەکە ئێستا هەمووی ڕووی لە حکوومەتە کە نەهێڵە دۆخەکە بکە بە دۆخێکی مەترسیدار. ڕێکخراوەکانی یونیسف و یونسکۆ چاودێری پرۆسەی خوێندن دەکەن لە سەرجەم ئەو وڵاتانەی کە لەو دوو ڕێکخراوەدا ئەندامن. عێراقیش یەکێکە لەو وڵاتانە و هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. لەبارەی خوێندنی ئەم ساڵیشەوە ئەو ڕێکخراوانە چاوەڕوانی بڕیاری فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان و
وەزارەتی خوێندنی باڵا دەکەن و دواتر بڕیار دەدەن. ژاڵە محەممەد NRT سلێمانی. بەڕێوەبەرەتی خوێندنی کوردی لە پارێزگای کەرکووک بڕیاریدا ڕۆژانی پێنجشەممە بۆ مامۆستایان بکاتە پشوو مامۆستانی ناڕازیش بڕیاریاندا بایکۆت بشکێن و بچنەوە هۆڵەکانی خوێندن. بەو ژمارەی ڕۆژەکانی پشوو لە سنووری بەڕێوەبەرەتیەکەدا بوو بە 3 ڕۆژ. ناڕەزایەتی مامۆستایانی خوێندنی کوردی لە سنووری پارێزگای کەرکووک لە دژی سیستەمی نوێی موچە بەکەمکردنەوەی ڕۆژێکی تری خوێندن لە هەفتێکدا چارەسەرکرا. بەڕێوەبەری بەشی خوێندنی کوردی لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ بەڕێوەبەری سەرجەم خوێندنگە و قوتابخانە کوردیەکانی سنووری پارێزگای کەرکووک بڕیاردرا ڕۆژانی پێنجشەممە بکرێت بە پشوو. بەو پێش ڕۆژەکانی پشوو لە خوێندنگە و قوتابخانەکانی سەر بە خوێندنی کوردی لە شاری کەرکووک دەگاتە 3 ڕۆژ و لە هەفتێکدا تەنها 4 ڕۆژ دەوام دەکرێت. ڕێی ئێمە لەسەر سیستەمی موچە ملاحەزاتی زۆرمانەیە. ئێمە لە کۆبوونەوە لەگەڵ حکوومەتدا وا بڕیار بوو کە مانجینۆ بە کاملی بدرێ و مانجی 10 11 و 12 تەنها پاشەکەوت بێت لە مانجی یەکشەوە لیستی موچە دروست بکرێ موچەکە داببەزێ بەڵام بە ڕێژەیە کەم 15 تا 20 دواتر تووشی شۆک بین کە بینیمان لیستی موچە نسبێکی زۆر لە موچەکانمان کەمە بێتەوە. بوونی مامۆستایانی هەردوو میلەکی کوردستان و عێراق لەک خوێندنگادا وای کردووە ئەگەری بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن لاواز بێت و مامۆستایانش پرۆژەکان بە چارەسەرزانی بۆ تەواوکردنی ئەم ساڵی خوێندن. دەبێ هەنێکی تری بۆ بدۆزنەوە ئەویشەوەی یا مامۆستایان بڕۆنەوە سەر مەرکەزی لەسەر هەرێمی کوردستان نەمێنن یا ئەوەتانێ ئێمەش حاڵمە حاڵ ئەوە کاتر داوای موچەی خۆمانەکەین و بە کاملیەمانێ. پێشتر لە سەردەم خوێندنگەکانی پارێزگای کەرکووکدا هەموو ڕۆژانێکی هەینی و شەمە پشووی فەرمی بوو. لە ئێستادا بەهۆی قەیرانی دارایی و ناڕەزەتی مامۆستایان لە دژی سیستەمی نوێی موچە ڕۆژانی پێنجشەمەشان بە فەرمی بۆ کراوەتە پشوو. ئەو بڕیارەش بۆ ئەو مەبەستە بوو کە مامۆستایان درێژە بەوانەوتنەوە بدەن و پرۆسەی خوێندن لە شارەکە ڕانەگیرێت. ئۆژین جۆڵا NRT کەرکووک. شەوی ڕابردوو تەرمی 14 کەس گەڕێنرایەوە شاری سلێمانی کە مانگی ڕابردوو لە دەریای جەدا خنکابوون. هەر بەو سندوقانی لە وڵاتی یۆنانەوە پێهێنرابوونەوە لە تەنیژیەکەوە و لا گۆڕستانی ڕاپەڕین بە خاکسپێردا. نیوە شەوێکی ساردە کە سوکاری 14 قوربانی کارەساتەکانی دەریای ئیجە لە دەروازەی شاری سلێمانی وەستاون تا تەرمی ڕۆڵەکانیان وەربگرنەوە. لە نێو گریانی بە کوڵی ئەواندا 14 تابوت گوازرانەوە بۆ گۆڕستان. 2 مانگ لەمەوبەر بەشێکی زۆری ئەم کەسانەی لێرە وەستا بوون لە ڕێگەی فڕۆکەخانەی سلێمانی بە گەرمیەوە ماڵ ئاواییان لەو کەسانە کرد کە ئێستا تەرمەکانیان گەڕێنراونەتەوە بەڵام ئێستا بە ساردیەوە پێشوازی لە لاشەیەکی سارد و بێگیانی ئەوان دەکەن. ئەم تەرمانە تەرمی خێزانێکی 19 کەسی بوون کە ڕۆژی 27 مانگی ڕابردوو لە نزیک دوورگەی سامۆس بەلەمەکەیان پەکی کەوت و لە ئاکامدا 17 کەسیان خنکان. لەو خێزانە قەرەباڵخە تەنها دایکێک و منداڵێک دەربازیان بوو. 19 کەس بووین ئەو تا هەرمێنە و کوڕەماوینەتەوە. دوای گەیاندنەوەیان بە شاری سلێمانی تەرمەکان برانە مزگەوت و دوای ڕێوڕسمی ئاینی و کۆمەڵایەتیەکان 2 کاتژمێر دواتر لە گۆڕستانی ڕاپەڕین لە ڕۆژ ئاوای شاری سلێمانی هەر بەو سندوقانەی کە لە وڵاتی یۆنانەوە پێی هێنرانەوە بە تەنیشتی یەکتریەوە بە خاکسپێردران. لە وڵاتی خۆمان بمرین لە برسا لەوە باشترە کە بڕۆین بۆ ئەو وڵاتانەوە ئاوا خۆمان بینە دەم دەریا. بە هیچ شێوەیە حەز ناکەم کەس بڕوە. بەڕاستی نییە ئەمە کارە ساتە ئەمە ئەنفالێکی ترە بەسەیتر بەسە بەخوا یعنی ئیجە بووە بەهین بە گۆڕستانی کوردەکان بەسەیتر با نەڕۆن کەس نەڕوا گەنجەکان تکایان لێکم. ئەم تەرمانە شەوی شەممە لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە لەگەڵ تەرمی 6 کۆچبەری دیکەی کورد کە خەڵکی شاری هەولێر بوون گەێنرانەوە هەرێمی کوردستان. ئەمە سیانی منە 2 برازام و براژنێکم بەس تەرمی 1 برازان دیارە تەمەنی 14 ساڵەیات. بەپێی ئامارەکانی فیدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراق لە 2 ساڵی ڕابردوودا زیاتر لە 30,000 هاوڵاتی هەرێمی کوردستان بەرە وڵاتانی ئەوروپا کۆچیان کردووە. لەم ڕێژەیەش زیاتر لە 400 کەسیان لە دەریای ئیجەدا خنکاون کە تەنها لە مانگی ڕابردوودا 134 هاوڵاتی خنکاون تا ئێستاش 57یان بێسەر و شوێنن یان لە بنی دەریادا ون بوون. هاود محمودیان ئارتی سلێمانی.
بەپێی ئاماری کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکان لە 15 ساڵی ڕابردوودا ناوی زیاتر لە 100 کەس تۆمار کراوە کە لە ڕێگەی چوون بۆ ئەوروپا بێسەر و شوێن بوون و تا ئێستاش چارەنووسیان نادیارە. بەبێ جەنازە گۆڕی بۆ دروستکەم. نەرمین 14 ساڵە چاوەڕێی هەواڵێکی مێردەکەیەتی کە لە نێوان هەردوو وڵاتی ئیتالیا و یۆنان بێسەر و شوێن بوو. ئەو کاتە مێردەکەی بەنیازی گەیشتنە ئەوروپا ڕێگای هاتوو نەهاتی گرتە بەر. نەرمی لەو هاوسەرگیریەی لەگەڵ ماما کردی بوونە دایک و باوکی 3 منداڵ، بەڵام ئێستا منداڵەکانی گەورە بوون و هەر چاوەڕێی هەواڵێکی باوشان دەکەن، ئەوانیش وەکو دەیان کەسی دیکە هێشتا هەر چاوەڕێن. نەرمین بڕیارێکی تازەی داوە کە بەبوون یان نەبوونی هەواڵێکی مێردەکەی بۆ خۆی گۆڕێکی بۆ دروست بکات. هەر چاوەڕێی تەلەفۆن بووم تەلەفۆنم بۆ دەکرێت، ئێستا دەڵێ ماوم بەس بەداخەوە دوای ساڵێکش لە چاوەڕوانی هیچ هەواڵێکی نەبوو. وڵا تا ئەو کاتەی براکەی چووە سەری کتی نەماوە لە شاحینەی داخنکاوە. بەپێی ئاماری کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکان لە هەرێمی کوردستان لە 15 ساڵی ڕابردوودا ناوی زیاتر لە 100 کەس تۆمار کراون کە لە ڕێچوون بۆ ئەوروپا بێسەر و شوێن بوون و تا ئێستا هیچ هەواڵێک لە چارەنووسیان نییە. بارپرسانی کۆمەڵەکە دەڵێن سۆراخکردنی ئەو کەسە بێسەر و شوێن بوانە زۆر سستە و تەنیا کە سوکارەکانیان بۆ زانینی چارەنووسیان هەوڵیان داوە ئەگینا حکومەتی هەرێم و بەغدا خەمسارد بوون لەم بارەیەوە. دەمێکە چاوەڕوانی ئەو وەزعین ئەمە هەر داکم لە تاوان نەخۆش کەوت بردمانە قەزخانەی هەموو نەخۆشی بکوتێمونی خەمی ئەو کوڕەتانە داکم بەوەی جەڵدەلی داومت. ئێستا ئەومان دەوێت لە کەناڵەکەتان زۆر مەمنونین، برایەکەم تەرمەکەیمان بۆ پەیداکەن بۆمان بنێرنەوەمە ئەومان دەوێت. بە گوێرەی تۆماری کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکان لە هەرێمی کوردستان ئەوانەی بێسەر و شوێن بوون ژمارەیەکیان ژن و منداڵن، بەڵام بەشی زۆریان لە پیاوان پێکهاتوون. سەرۆکی کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکان دەڵێ ئەوان حکومەتی هەرێمیان لەو پرسە ئاگادار کردوتەوە، بەڵام لەمەشدا سەرکەوتوو نەبوون. تۆنان و ئیتالیا چەند کەسێکمانەیە گیانی لەدەستاوە لەوێ لە ڕێگەی شارەوانی و نێژراون و بە خاک سپێدراون. بۆ ئەمە بەستە ئێمە سەردانی پەیوەندیەکانی حکومەتی هەرێمی کوردستانمان کردووە، لەگەڵ بەڕێزیان دانیشتوونە قسەمان کردووە، وێنەکانمان داوەتە دەستیان، ڕۆژی کۆچکردنیان، ڕۆژی بە خاک سپاردنیان، ئەوانە هەمووی ئاڕاستی پەیوەندیەکانی حکومەتی هەرێمی کوردستان کراوە، بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ وەڵامێکی ئێمەیان نەداوت. ئەو ئامارەی کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکان لە هەرێمی کوردستان ئەو کەسانەی تێدا نییە کە لە ساڵی ڕابردووەوە بەلێشاو دەچنە دەرەوەی وڵات و لە دەریای ئیجە و ڕێگاکانی دیکە گیانیان لەدەستداوە و یان بێسەر و شوێن بوون. هەنگاو مەحەممەد ئێنارتی ڕانیە. پۆلیسی یۆنان ڕایگەیان 3 هاوڵاتی بەریتانی بەڕێگەز کوردیان دەستگیر کردو کە ژمارەیەک چەک و تەقەمەنیان پێبوو و ویستویانە بچنە تورکیاوە. پۆلیسی یۆنان ڕاشی گەیان دەستگیرکراوەکان کوردی عێراقن و تەمەنیان لاسی بۆ 40 ساڵدایە و یەکێکیان بە 200,000 فیشک و 4 پارچە چەکەوە لەسەر ڕووباری ئەیفرۆز کە هەردوو وڵاتی یۆنان و تورکیا لێکجا دەکاتەوە دەستگیر کراوە. ئاماژی بۆش کردووە دوو کەسەکەی تریش لە بەندەری ئەسکەندەرپولی بە 18 پارچە چەک و 40,000 فیشەکەەوە دەستگیر کراون. ئەوکات پۆلیسی بنەبڕکردنی تیرۆر دەستی کردو بە لێکۆڵینەوە لە نازنامەی 3 کەسەکە. دوایەوەی پۆلیس تۆمەتباری کردوون بە تیرۆر و هەڵگرتن و گواستنەوەی چەک بە شێوەی نایاسایی. پۆلیس یۆنان ئاماژی بۆ کردووە تا ئێستا نازانرێ و کەسانە چەک و تەقەمەنیەکانیان لەکوێ هێناوە و بەنیاز بوون بۆ کوێ بەرن. ڕاشی گەیاندووە هیچ بەڵگەیەکیان لەبەر دەستدانیە کە پەیوەندی نێوان ئەو کەسانی دەستگیر کراون لەگەڵ داعشدا پسەلمێنێ و دەژڵێت پۆلیسی ئەوروپای یۆرۆپۆل و پۆلیسی نێودەوڵەتی ئینتەرپۆلیان لێئاگادار کردوتەوە. لەلایەکترەوە وەزارەتی دەرەوەی بەریتانیا ڕایگەیان لەو راپۆرتانە دەکۆڵنەوە کە ئاماژە بەوە دەکەن دەستگیرکراوەکان بەریتانین و چەک و تەقەمەنیان بە شێوەی نایاسایی گواستوتەوە. نزیکەی 2 ساڵە پارتی گەلی سویسرا پرۆژە یاسایەکی لەبارەی پەنابەران خستۆتە بەردەم حکومەت و سەرجەم ڕێکارە یاساییەکانی بڕیوە. بڕیاریشە لە 28 مانگەدا لەلایەن گەلی سویسراوە دەنگی لەسەر بدرێت. بە پێم یاسایە هەر پەنابەر و بیانێکی دانیشتووی سویسرا تاوانێک ئەنجام بدا لە وڵاتە دەردەکرێ و ڕەوانی وڵاتەکەی خۆی دەکرێتەوە. لە کۆتایی ئەم مانگەدا لە سویسرا پرۆژە یاسایەک دەخرێتە دەنگدانەوە گەربێت و زۆرینەی گەلی سویسرا دەنگی لەسەر بدەن، ئەوە دەرگای دەرکردنی بەلێشاو بەڕووی پەنابەراندا دەخرێتە سەرپشت. ئەمەش لە کاتێکدا نزیکەی ملیۆنێک پەنابەر لە وڵاتەدا دەژین.
من باوەڕم وایە ئەم پێشنیازە دەنگ بهێنێت و ببێتە یاسا ئەوە دەبێتە مەترسی و هەڕەشەی درێژخایان سەرنجام بیانیەکانی دانیشتوی سویسرا کە بەم نزیکانە ژمارەیان دەگاتە 2 ملیۆن کەس چونکە لە داهاتوودا ئیتر بڕیاری یاسایی لە 2 فۆرمی جیاوازدا دەدرێت ئەوانەی تاوانێکی بچووکیش ئەنجام بدەن هەمیشە لە مەترسیدا دەژین چونکە دەبێت سویسرا جێبهێڵن. نزیکەی 2 ساڵە پارتیگەلی سویسری پرۆژە یاسایەکی لە پارەی پەنابەرانەوە خستۆتە بەردەم حکومەت و سەرجەم ڕێکارە یاساییەکانی بڕیوە بڕیارە لە 28 ئەم مانگەدا بخرێتە ڕاپرسیەوە و لەلایەن گەلی سویسراوە دەنگی لەسەر بدرێت بەپێی ئەم یاسایە هەر پەنابەر و بیانیەکی دانیشتوی سویسرا ئەوەی نەبووتە خاوەنی ناسنامەی سویسری هەر تاوانێک ئەنجام بدات ئەوە لە سویسرا دەردەکرێت و ڕەوانەی وڵاتەکەی خۆی دەکرێتەوە. ئەگەر پێشنیازەکان پەسەند بکرێت ژیانی پەنابەران زۆر قورسە بێت. ژمارەیە کورد لێرن لەبەرەوەی زۆربیان لەم 15 ساڵی دوای داهاتوون هێشتا نەبوونەتە هاوڵاتی سویسری کەواتان پێشنیازە مەترسی لەسەر لە 1970 کوردی سویسرا دروستەکات. بەپێی یاساکە و پەنابەرانەی تاوان ئەنجام دەدەن یان لە 10 ساڵی ڕابردوودا لەسەر ئەنجامدانی تاوان کرابێتە زیندانەوە یان بە پارە غەرامە کرابێت ئەوە لە سویسرا دەردەکرێت و تاوانەکانیش لە گەورەترینەوە بۆ بچووکترینی لە خۆگرتووە کە گەورەترینیان کوشتنی بە ئەنقەست و تیرۆرە و بچووکترینیان سەرپێچی یاسای هاتوچۆ و تێکدانی ئارامی ماڵە. ئەم دەستپێشخەریە دەرەنجامێکی زۆر خراپی دەبێت بۆ سەرجەم کۆمەڵگای سویسری لەبەر ئەوە گەر بێت و دەنگێکی تەواو بهێنیت و بچەسبێت لە ساڵێکە لایەنی کەم 18,000 کەس دەردەکرێت. لە ئێستادا ئەم پرۆژە یاسایە لە شەقام و میدیا و ناوەندە یاسایی و سیاسیەکانی سویسرادا گفتوگۆی زۆری لێکەوتوتەوە و بە تایبەت ژمارەیەک پرۆفیسۆری یاساناسی زانکۆکانی سویسرا و دەیان ڕێکخرا و چەند پارتێکی سویسری و پەرلەمانتارانی خولی ئێستای پەرلەمان و پێشووتر بە توندی دژی یاساکە وەستاونەتەوە و کەمپینیان ڕاگەیاندوو و داوا دەکەن پرۆژە یاساکە ڕەت بکرێتەوە. هەوڵ دەدەین کە لە 28 دوو هەمومان بێکەوە بە تایبەتی ئەوانەی کە شڤایسەر پاسیان هەیە بچن بۆ دەنگدان و دژی ئەم بڕیارە دەنگ بدەن بەنا. گەربێت و دەستپێشخەریەکەی پارتی گەلی سویسری سەر بگرێت و ناردنەوەی پەنابەران ئۆتۆماتیکی و بەبێ بڕیاری دادگا ببێتە یاسا ئەوە قەیرانێکی گەورەی مرۆیی لە سویسرا سەر هەڵدەدات و چارەسەرکردنی هەروە ئاسان نابێت. لە هەمان کاتیشدا دادگاکان تەنها بینەرێکی باش دەبن بۆ ئەو پێشێلکارانەی بەرامبەر مافی پەنابەر و بیانیەکان دەکرێت و هیچ ڕۆڵێکیان نامێنێت. کۆمەڵگەی سویسریش جارێکی تر دەگەڕێتەوە قۆناغی چینایەتی. کاروان محەممەد NRT بێرێن سویسرا. باڵنتاین کە بەڕۆژی خۆشەویستی دیاریکراوە عاشقان لەو ڕۆژەدا لە ڕێگەی بەخشینی گوڵی سوورەوە پەیمانی خۆشەویستی نوێ دەکەنەوە بەڵام گوڵفرۆشەکان باز لە کەمبوونەوەی ڕێژەی کریارەکانیان دەکەن لەم ڕۆژەدا بە بەراورد با ساڵانی پێشوو کە بۆ ئەوان بە یەکێک لە ڕۆژە پرفرۆشەکان دادەنرێت. ئەمڕۆ ڕۆژی خۆشەویستی بوو کە دەبوو پارک و شوێنە گشتیەکان و گوڵفرۆشەکان پڕبوونە لەو کەسانەی کە دەیانەوێت بە گوڵێکی سوور پەیمانی خۆشەویستی نوێ بکەنەوە. چواردەی دوی هەموو ساڵێک بۆ ڕۆژی خۆشەویستی دیاری کرا و عاشقان لە ڕێگای بەخشینی گوڵی سوورەوە پەیمانی خۆشەویستی نوێ دەکەنەوە و بەڵێنی بەردەوامبوونی عاشقەکەیان دەدەن. بەڵام گوڵفرۆشەکان باس لە کەمبوونەوەی ڕێژەی کڕیارەکانیان دەکەن لەم ڕۆژەدا کە بۆ ئەوان بە یەکێک لە ڕۆژە پڕفرۆشەکان دادەنرێت. ئەو خەڵکانی کە هاتن ئەگەر بایی 50,000 بردە ئێستا ئەمڕۆ بایی 15,000 بە بایی 20,000 بە یعنی لەوەشە هەر تەسیراتێکی زۆرێ ڕێگە ساڵانی پێشوویەمە ئەگەر 6,000 گوڵی سوورمان سەرف کردی بێ ئەم ساڵەوە چێ لە 30,000 بۆستێت. ساڵانی پێشوو پارک و کافێ و شوێنە گشتیەکان پڕ دەبوون لە هاوسەر و خۆشەویستەکان و بە جلوبەرگی سوورەوە گوڵی سووریان پێشکەش بە یەکتر دەکرد. بەڵام ئێستا کورسی جێژوانی عاشقەکان بە چۆڵی دەبینرێن و کەسانێک دەبینرێن کە لە بیری خۆشەویستیدانین. سەرڕای ئەوە کەسانێکی شەن لەم ڕۆژەدا بڕیاری ئەوەیان داوە قەیرانەکان وەلا بنێن و پەیمانی خۆشەویستی نوێ بکەنەوە. هەز بە ئارامێکی زۆرێکی لەگە خۆشەویستەکە لەگەڵ ئەو کەسێک خۆشتەوەی پێگەیشتویت هەز بە ئارامێکی زۆر خۆشەکەم لەگەڵێ. خۆشەویستەکان نابێت زۆرە شتا کاریگەریانە سەر بێگە بە گوڵێکی لایلۆنیش بێ پیرۆزبایی لە یەکتری بکەن شەرت نێتەوە شتێکی زەخم بۆ یەکتری بکڕی بۆیە پێویست ناکە شتی دارایی کار لە خۆشەویستی بکات. لە شاری سلێمانی گۆڤاری ژن کە تایبەتە بە ژنان و ئافرەتان
ژمارەی ئەم مانگەی گۆڤارەکەی تایبەت کردووە بە خۆشەویستی لە سەردەمی قەیرانەکاندا کە وای کردووە تەنانەت ڕۆژی خۆشەویستیش وەک ڕۆژێکی بێگوڵ بەڕێبکرێت. لە 4 ساڵانی ڕابردووە جیاوازێکی زۆر هەبوو. ئەگەر ساڵانی ڕابردوو گەرم و گوڕێکی زۆر ببینرا بە یادکردنەوەی ڕۆژەکەەوە ئەوە ئەم ساڵ بەهۆی ئەو قەیرانە جیاوازانی کە لە هەرێمی کوردستانەوە هەیە نەتوانرا احتیمامێکی جدی بدرێت بەوە. بەپی سەرچاوە مێژوویەکان لە سەردەمی ئیمپراتۆرێتی ڕۆمەکاندا قەشە ڤالانتاین دژی دەسەڵاتداران بڕیاری هاوسەرگیری بۆ ئەو کوڕووکچانە دەرکردووە کە یەکتریان خۆشویستووە کە دواتر بەو هۆیەوە بڕیاری کوشتنی دراوە و ڕۆژی کوشتنی ڤالانتاین بە ڕۆژی خۆشەویستی لە جیهاندا دیاری کرا. ساڵانی پێشوو لێرەدا عاشقەکان بە گوڵێکی سوور پەیمانی خۆشەویستیان بۆ یەکتری نوێ کردەوە. بەڵام ئەم ساڵ قەیرانە سیاسی و ئابوووریەکان ڕۆژی خۆشەویستیشی لە هەرێمی کوردستان کاڵ کردەوە. ئاوات محمودیان ئارتی سلێمانی. جارێکی دیکە گرنگترین ناونیشانەکان. ڕاوێژکارێکی حکوومەت هێرێم دەڵێ موچەی مانگی ڕابردوو بۆی خشتە نوێیەکەیەوە دواکەوتوو. مانگی شوبات دوا ناکەوێت. گۆران پرۆژەیەکی چاکسازی ڕاگەاند و داوا دەکات متمانە لە حکوومەت وەربگیرێتەوە یان بچووک بکرێتەوە. یەبەکە ڕایگەیان تۆبارانی سوپای تورکیا بۆ سەر باکووری حەلەب بەردەوامە. فەڕەنساش داوا لە تورکیا دەکات کۆتایی بێرشەکانی بێنێت. هەمیشە بۆ ئاڵ و زانیاری نوێ سەردانی سایتی nrttv.com بکەن. پانۆراما بە کۆتاگەیشت کامەران.